بە میوانداری بەڕێز ئارام قادر مامۆستای زانکۆ شارەزای کریپتۆکەرەنسی دەکەم کە لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. ئوستاز ئارام سوپاس بۆم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ دەکەم ئەم بەرز و نزمیەی بە تایبەت چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کریپتۆکەرەنسی بیتکۆین دابەزینی گەورەی تۆمار کرد. ئێستا جارێکی تر بەرز بۆتەوە لە سەروی 6,000 دلارەوە مامەڵی پێوە دەکرێت. ئەم بەرز و نزمە زەقانە کە لە ساڵی 2026ەکە هۆکارەکەی چییە؟ ئەم کاتەیەوە باش کاک پشویانگیان خۆشحاڵ بووم جارێکی تریەکە بینینەوە. زۆر سپاس. طبعاً لە بازاری کریپتۆکەرەنسی ئەم دابەزینە بەپێی ڕوونکردنەوەی زۆربەی زۆری شارەزایان و ئەوەی کە خۆشمان خوێندنەوەی لەسەرەکەین ڕاستکردنەوەی بازارە. ئەگەر بیرت بێت 2025 بە تایبەتی بیتکۆین لە مانگی دەیە چووە سەر و 125,000 ینی بەرزبوونەوەیەکی زۆر خەیاڵی تۆمار کردووە بەرزترین خاڵی خۆی لە بەرزبوونەوەی نرخدا تۆمار کرد کە لە ساڵی 2025 ئەوە بەرزترین نقطە بوو کە بیتکۆین لە تەمەنیدا پێی گەیشت. و ئەم دابەزینەوەی ساڵی 2026 دابەزینی شکانی بازاری کریپتۆکەرەنسی و بلۆکچین نییە بەڵکو ڕاستکردنەوەی نرخی خۆیەتی ئەو نرخە بەرزبوونەوە زۆرەی کە بەرز بۆتەوە ئەبێ سعری خۆی ڕاستکاتەوە و پاشان بگەڕێتەوە وردە بۆ سعری سەرەوە و بۆ بەرزبوونەوەی نرخەکەی. باشە لە 2026 دا و بەرزبوونەوەی کە باسی کرد دەیبینین یا جارێت ساڵی 2026 ساڵی ئەبێت بۆ ڕاستکردنەوەی دۆخی دراوەکان ینی ڕاستکردنەوەی نرخەکانی خۆیان. کاک پشتیوان طبعاً ئەگەر بیرت بێت لە چاوپێکەوتنێکی پێشوومانە من پێم وتی مانگی 6 ئیتر وردە لە ینی لە دوای مانگی 6ەوە بەرزبوونەوەی کریپتۆکەرەنسیەکان دەست پێکاتەوە بەڵام ئەوە بوو دوای ئەوەی کە جەنگی ئێران و ئەمریکایەوە کە زۆری خان و داخستنی گەروی هورموز ئەم پرۆسەیە ڕەنگە بە ئاڕاستەیەک دواتر بخات بۆیە پێچێ ساڵی 2026 تەنها ڕاستکردنەوە بێت و بازاری کریپتۆکەرەنسیش ینی کوردوتنی زەمان و ئەمان نییە بۆی هەیە ینی ئەم ڕاستکردنەوەی بەردەوام بێ هەتاکو کۆتایی 2026 و لە 2026 زیاتر ئەم پرۆسەیە بەرز ببێتەوە و بەرزبوونەوە ینی لە بیدایەتی ساڵی 2027 تا وردە دەستکاتەوە بە بەرزبوونەوە. یەکێک لە هۆکارە هەرە گەورەکانی ئەم پرۆسەیەکەوە دوا کەوتووە ئەوەیە وە بەرهێنەران ڕویان کردوتە بازاری تەکنەلۆژیەکان بە تایبەتی بازاری پشکەکانی AI ئەو کۆمپانیایانەی کە وە بەرهێنەرن لە یان بڵین خاوەنی کۆمپانیای AI و دامەزرێنەری ئەو سۆفتوێر و ئەو تەکنەلۆژیای AIیان بۆیە زۆربەی زۆری وە بەرهێنەران بازاری کریپتۆکەرەنسیان بەجێشتووە و ڕۆشتون بەرەو ئەم بازارە بۆیە گەڕانەوە بۆ ئەم بازارە هەتاوەکو سیۆلەی نەقدی لەم بازارەیە دروست نەبێت و پارە نەگەڕێتەوە ناو ئەم بازارەوە و بەرهێنانی تیان نەکرێت ینی ئەم بازارە بەم جۆرە ئەڕوات ینی مدێک تۆزێ بەرزە بێتەوە و دابەزێتەوە وەکو ئەو پرۆسە ئاساییەی کە چۆنەڵی بازاری پشکە داراییەکان هەیەی بە هەمان شێوە ئەم بازارڕێژ بە هەمان ڕێچکەیە بەردەوامە بێ بەڵام بەگەڕانەوەی وە بەرهێنەران بۆ ئەم بازارە بە شێوازێکی بەرچاو نرخەکان وردە بەرەو بەرزبوونەوە ئەڕوات. باشە هەندێک جار هەندێک وە بەرهێنەر هەندێک بزنسمان بە تایبەت با ڕازگۆ بین لەوەیە کە ئەوانەی حەز بە بازاری کریپتۆ ناکەن هەندێک پێشببینیەکەن ئەڵێن ئەمە بابەتێکە وەکو شەپۆلێکە هاتووە بابەتی کریپتۆکەرەنسی ڕۆژەکە بینین سەرجەمیان کۆتاییان دێ سفرە بنەوە تۆ ئەمە چۆن نەبینی ئایا ئەمە دەستپێکی کریپتۆکەرەنسیەوە بە پێچەوانەوە لە داهاتووە بە گەورەی خۆی ئەسەلمێنێ و خۆی جێگیرەکە یان نەخێر ئەگەری هەیە و بۆ چوونەش بێتە دی؟ دوو بۆچوونی جیاوازە طبعاً کۆمەڵێک بۆچوونمان هەیە ئەو بۆچوونانەی کە
دژی شەفافیەت و بەرەو پێشچوونی لایەنە داراییەکانن یاخود ئاگاداری سیستەمی دارایی جیهانی نین لەوەی کە سیستەمی بەتایبەتی بانکەکان و سیستەمی دارایی جیهانی بەرەو شەفافبوون ئەڕوات و پێویستیان بەوەیە کە شەفاف بن ناچارن ینی ئەم بۆچوونە زاڵ بێ لە مێشکیانەوە بۆ ئەم بڕیارانە زاڵە بێ بەسەر ئەم پرۆسەدا بەڵام بۆچوونی لایەنی دووەم کە شارەزایان و ئەو کەسانەی کە لە شەفافیەت و بەرەو پێشچوونی سیستەمی دارایی جیهانیدا بڵین دەست و پەنجەیان هەیە و دەست و پەنجیان نەرمە لەگەڵام پرۆسەیە ئەوە بۆیە ئەمان پێیان وایە کە نەخێر بە پێچەوانەوە سیستەمی بلۆکچین کە کۆی پرۆسایی کریپتۆکەرەنسیەکان لەسەر ئەم بنەمایە دروست بووە و بیتکۆین ئەسڵ لە ساڵی 2010 لەسەر بنەمای دیسنترالایز دروست بووە و لا مەرکەزی بوونی دارایی دروست بووە هەموو ئەم پرۆسەیە بەرەو ئەوە ئەڕواکە نەخێر بە پێچەوانەوە ئەبێت کریپتۆکەرەنسی دەست بگرێ بەسەر بازاڕە و بانکەکان ناچار بن لەوەی کە بێن مامەڵە لەگەڵ کریپتۆکەرەنسیەکانە بکەن کە ئێستا شەریکەی ڕێپەڵ و کاردانۆ و XLM هەموو ئەمانە کار لەسەر سیستەمی بانکیەکەن و ئەیانەوێ داڕشتنەوەی سیستەمی بانکی و ترانسفێری پارە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە لە ڕێگەی ئەم کریپتۆکەرەنسیانەوە دراوی دیجیتاڵیەوە بکرێت هەنگاو بەرەو ئەو ئاراستەیە دەنرێ بۆیە ئەم پرۆسەیە پێچێت ینی وەکو جەنگێکە لە دوو لایەنی دژدا پێچێت تاوەکو لایەک بەسەر لایەکی دیکەیە ڕاکان فەرزە بێ و سارەکەوێت. باشە. مامۆسارم سەبارەت بە پەیوەست بە جەنگی ئێران. ئێران حەقلی گەورەی بەرەمێنانی کریپتۆکەرەنسیە و وڵاتێکی کاریگەری دەبیندرێت لە بەرەمێنانی کریپتۆکەرەنسیە. ئایا کرانەوەی ئێران کرانەوەی ئابوووریەکەی پێشکەوتنی ئابوووریەکەی وەلابردنی سزاکان لەسەری وا دەکا ئەم وڵاتە کاریگەری لەسەر وەبەرهێنان یاخود لەسەر بازاڕی کریپتۆکەرەنسی دروست بکات؟ طبعا کاتێک ئەو شەریکاتانەی کە کار لەسەر بڵین ئەوەی کە پێوترێت تعدین یان بڵین ماینینی کریپتۆکان هەیە عادەتەن لەو وڵاتانەی کە کارەبا گرانە و تاکسێکی زۆریان لەسرە ناچارن ینی بۆ سعرەکەی بەرز بێتەوە سعرەکەی گران بێ یاخود پرۆسەی ماینین ڕابگرن بەڵام کاتێککە وڵاتێکی وەکو ئێران ڕێگە دەدات بە شەریکات ئەوەی کە ماینین بکات و کرێی کارەبا کەم بێت ئەمەوا دەکات بۆ بەرهێنانی ماینین لەم وڵاتەیە بەڵێ بەرەو پێشەوە بڕواوە ماینین لەم وڵاتەیە پێشکەوێت هەر ئێران ئەگەر ینی ئەوەش بچینەوە بەناو ئەو ئاڵتونیش بە هەمان شێوە یەدەگێکی باشی ئاڵتونی هەیە ینی لە هەمان کاتە لە لادانی سزاکانی سەر ئەو وڵاتە یەدەگێکی باشی ئاڵتونی هەیە و چەندین کانگای ئاڵتونی هەیە ئەمیش بە هەمان شێوە کاریگەری دەبێت لەسەر بازاڕ هەروەها بۆ نەوت کاریگەری هەیە لەسەر بازاڕ بۆ گازی سروشتی کاریگەری هەیە لە بازاڕ لەبەرەوە لە ڕووی سروشتیەوە ئێران وڵاتێکی یان لە بڕۆی بڕووی بڵین ئەوەی کە شەریکات بێوێ و بەرهێنانی تیا بکات یان لە ڕووی وەبەرهێنانەوە ئێران وڵاتێکی زلێزە ینی وڵاتێکە گاڵتەی پێ ناکرێت لەم پرۆسانەیە بۆیە ئەگەر لاچۆنی حەساری ئەمریکا لەسەر ئەم وڵاتە گۆڕانکاری لە کۆی پرۆسەکانە دەکرێت و کۆی سێکتەرەکانی ئابووری کاریگەری بەسەرادێت جا ناتوانین لە ئێستای ئەم پرۆسێ بڵین یەکلا بکەینەوە لەوەی کە ئایا سعرەکان دابەزێنێ یا سعر بەرزەکاتەوە نرخی ئاڵتون دابەزێ نرخی ئاڵتون بەرزەکاتەوە نرخی نەوت دابەزێ یا بەرزەکاتەوە ئەمە کەوێتە دۆکۆ ئەو پرۆسەیە کە چۆنەڵی ئەو کۆی لێگەیشتنەکان جێبەجێ دەکرێت و سیستەمی حکومڕانی لە ئێراندا بەکرانەوە بەڕووی کۆمپانیاکانی و بەرهێنانە ئەکرێتەوە و بڕیارەکان و یاساکانی ئەم وڵاتە بەرامبەر ئەم کۆمپانیایانە چۆنە بێت و ڕێگریەکانی چۆنە بێت هەموو ئەمانەکەوێتە دوای ئەو پرۆسەیەوە بۆیە زووە ئێمە لە ئیستەوە بڕیار بدەین لەسەرەوەی کە ئایا کاریگەریەکانی لەسەر
دابەزین یاخود بەرزکردنەوەی نرخی دراوی دیجیتالی کریپتۆکەرەنسی یاخود زی و یاخود بانزین و نەوت و گاز و یان بڵێن ئەو سامانە سروشتەکان بە کۆی گشتی کاریگەری دەبێ یاخود نا. بەڵێ ماوەسارم سەبارەت بە بابەتێک کە لە ئاستی عێراقدا دەست بە سەراگرتنی ئەو پارێزە بەلاحانەی کە بە گەندەڵی براون ئەو هەوڵەی سەرۆگۆزیرانی نوێ عێراق دەستی یاوەتێ دەبینرێت لە ماڵی بەشێک لەو بەرپرسانی تێوە گلاون بەرپرسە عێراقیانی تێوە گلاون ملیاران دینار ملیۆنان دینار وە زێڕێکی زۆر دەستی بەسەر داگیرێ هەندێک بۆ چوون هەیە و هەندێک با بڵێن شەقامی عێراقی بە تایبەتەوانی کە شارەزاییان لە بابەتی کریپتۆکەرەنسی هەیە باز لەوە دەکەن ئەڵێن ڕەنگە پارەیەکی زۆر خرابێتە ئەم بازاڕەوە لەلایەنە و بەرپرسانەوە لە کڕینی بەشێک لە دراوەکان ئەگەر حکوومەتی عێراق هەنگاوێک بنێ بۆ ئەوەی چێکی ئەوە بکە پشکنین بکە بۆ ئەوەی بە پارەی و بەرپرسانە چۆن یاخود چەند کریپتۆکەرەنسی کراوە چەندێ پارەی تایەتی گەڕانەوەی ئەم پارە و دۆزینەوەی ئەم ڕێگایە ئاسانە یاخود حکوومەتی عێراق ناتوانێ ئەمە بکە. طبعا ئەگەر بێت و بڵێن مۆبایلی ئەم کەسانە لە بەردەستیان نابێت طبعا زۆر جار ڕەنگە بە ئەکاونتی خۆی یاخود لەسەر مۆبایلی خۆی نەبێت ئەگەر بێت و لەسەر مۆبایلی خەڵکی دیکە یاخود لەناو ئەکاونتی دیکە هەبێت ئەوە تۆزی سەحمەتە وەکو وتمان عادەتەن کریپتۆکەرەنسی بۆ ئەو بابەتە دروست کراوە کە دیسەنترەلایزە یعنی حکوومەتە مەرکەزیەکان نەتوانێت دەست بگرێ بەسەر ئەو ئەسێتانەی یاخود بڵین ئەو دراوە دیجیتاڵیانەی کە کەسەکان خاوەنیە هەیە بڵێ خاوەندارەتیەکات بۆیە تۆزێ زەحمەتە ئەڵاوما ئەگەر بێت و ئەم کەسانەوە گوتمان مۆبایلەکانیان دەستی بەسەرا گیرا بێت و لە مۆبایلەکانی خۆیانە ئەکاونتەکانیان هەبێت ئەو کاتە بەڵێ ئەتوانرێ لە ئەکاونتەکانی خۆیانەوە بگوازرێت و ترانسفێر کرێتە سەر هەژمارێک یاخود حسابێک کە حکوومەتی عێراقی ئەو ئەکاونتە دروست بکاتوە کۆی کریپتۆکانی بخاتە سەر ئەو واڵێتە یان ئەو ئەکاونتەی کە هەیەی وە حکوومەت خۆی مامەڵی پێوە بکات. طبعا کاک پشتیوان لە ئەمریکا یەکەمین وڵاتە کە زۆرترین یەدەکی چۆن ئاڵتون یەدەگی بیتکۆینیش گەورەترین یەدەک لە لای ئەمریکایە پاشان دوای ئەوە سین دێت بۆیە یعنی وڵاتان هەر احتیماد ناخاتە سەر ئەوەی کە یەدەگی ئاڵتونی هەبێت و احتیماد دەخەنە سەر ئەوەی کە یەدەگی کریپتۆکەرەنسی بە تایبەتی بیتکۆین کە وەکو ئەسێتێکی دیجیتاڵی مامەڵی لەگەڵاکرێ و ئەترافی پێکرێ و یەکێکە لەو ئەسێتانە یان لەو دیجیتاڵی کەرەنسیانەی کە سیولەیەکی زۆری لە بازاری کریپتۆکەرەنسیە هەیە و پاڵپشتێکی زۆری هەیە بۆیە زۆربەی وڵاتان بانکی مرکزیەکانیان بەشێک لە یەدەگەکانیان بە کریپتۆکەرەنسی بە تایبەتی لەو کاتانەی کە نرخێکی زۆر کەمی هەیە و نرخەکانی دابەزێ دەیکردنەوەەوە وەکو یەدەکی کریپتۆکەرەنسی و یەدەکی وڵات هەڵیەگرنەوە و خەزنیەکە لە لای خۆیان بۆیە دەشێت ینی لەم حاڵەتەیە حکوومەتی عێراقی ئەگەر دەست بکەوێت وەکو یەدەگی خۆی لەسەر هەژمارێک لە بانکی مرکزی وەکو یەدەگی نیشتیمانی وڵات مامەڵەی لەگەڵا بکات کە بۆ ئەوەی کە سبەینێ بێت و چۆن ئەوەی کە ئەمریکا زۆر لە کریپتۆکانی ئێران ئەوانەی کە لەسەر واڵەتەکانی کە خاوەنددارێتەکانیان بۆ ئێران ئەگەڕایەوە هەمووی بلۆک کراوە مامەڵەکردنیان پێوە بڵێن ڕاگیرا کە ئەمەیەکێک بوو لە هۆکارەکانیەوەی کە لە ماوەی ڕابردووە نرخی کریپتۆکەرەنسی زۆر دابەزاند بۆیە بۆەوەی بە دوور بێت لەم پرۆسەیەوە نەڕواتە دەرەوەی وڵات وەکو سیولەیەکی نەقدی کە خاوەنددارێتەکەی زۆر داهاتی نیشتیمانی عێراقا بکرێت بە واڵەتێکە بانکی مرکزی خاوەنددارێتی بکە و بگوازرێتەوە بۆ ئەو واڵەتە. بەڕێز زارام قادر مامۆستای زانکۆ شارەزای کریپتۆکەرەنسی لە هەڵەبجەوە ماندوومان کردی سوپاس.